بڕیار بوو ئەمڕۆ دوا ڕۆژی کاری تیمی دانوسانکاری نێوان بەریتانیا و یەکێتی ئەوروپا بێت لەبارەی برێکزت. بەڵام دوای ئەوەی سەرۆکوەزیرانی بەریتانیا و سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا ڕێککەوتن لەسەر درێژکردنەوەی وادەی گفتوگۆکان، جارێکی دیکە تیمی دانوسانکاری لەندەن و برۆکسل دەستیان بە کاری خۆیان کردەوە. پەیوەندێکی تەلەفۆنی سەرکەوتوو باشم لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆریس جۆنسۆن هەبوو. باسی بابەتە هەڵپەسێنراوەکانمان کرد. تیمی دانوستانکارمان لە چەند ڕۆژی ڕابردوو بە شەو و ڕۆژ کاریان کردو. سەرەڕای ساڵ و نیوێک دانوستان و چەندین جار لە درێژکردنەوەی وادەی برێکزت هەردوو لا بەکارێکی بەرپرسانەمان زانی کە چەند ماوەیەکی دیکەش بەردەوام بین. بابزانین دەتوانین بگەینە ڕێککەوتن. مایکل بارنیەر سەرۆکی تیمی دانوسانکاری یەکێتی ئەوروپا و دەیڤد فرۆست سەرۆکی تیمی دانوسانکاری بەریتانیا لە ڕاگەیەندراوێکی هاوبەشدا دەڵێن بۆ چەند ڕۆژێکی دیکەش لە برۆکسل دەمێننەوە. بڕیارە تا کۆتایی ئەم ساڵ بەریتانیا بە یەکجاری یەکێتی ئەوروپا بەجێ بهێڵێت. بەڵام تا ئێستا لەسەر ڕێکار و شێوازی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان لەندن و برۆکسل ڕێک نەکەوتون. لەگەڵ ئۆرسۆلا قسەم کرد و کابینەی حکوومەتیشم لە ئەنجامەکەی ئاگادار کردوێتەوە. دەبوو ئەمڕۆ بگەینە ڕێکەوتن. من ترسم لەوەیە کە هێشتا لە زۆر بابەتی سەرەکیەوە لە یەک دوورین. بەڵام ژیان بەردەوامە و هیوا و ئومێدیش هەیە. خەڵکیش بە دڵنیاییەوە چاوەڕێی ئەومان لێ دەکات کە هەندێکی دیکە پش و درێژ بین. داواشم لە ئۆرسۆلا کرد ئەگەر پێویست دەکات من ئامادەم لەگەڵ سەرکردەی وڵاتانی دیکەش قسە بکەم. ئەگەر بەریتانیا بەبێ ڕێکەوتن لە یەکێتی ئەوروپا دەربچێت، هەموو ئاڵوگۆڕە بازرگانیەکانی دەچێتە چوارچێوەی یاساکانی ڕێکخراوی بازرگانی جیهانیەوە. ئەو کات پێویستە گومرگ و باجی زیاتر بدات. ئەمە ژوا دەکات نرخی کاڵاکانی بەرز بێتەوە بە ئاسانی وەک ئێستا ئاڵوگۆڕە بازرگانیەکانیش بەڕێوە نەچن. واتە ئەگەر نەگەنە ڕێککەوتن لەسەر برێکزت، کاریگەری نەرێنی دەبێت لەسەر پەیوەندیەکانی نێوان برۆکسل و لەندەن. نەریمان هەورامی، کوردستان 24.